خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکینەوە ئەچینە لای تەوەریتوەمان لە تەوەریتوەماندا کە تەوەرێکی تەندروستیە باس لە تەندروستی ئێسکەکانەکەین باس لە کاریگەری خواردنەکەین لەسەر تەندروستی ئێسکەکان و هەروە باس لە نەخۆشی دەردەشا ئەکەین و بزانین ڕێژەی بەرزی پرۆتین کاریگەری چی ئەبێت لەسەر جمگە و ئێسکەکان با میواندایی زۆر بەڕێز دکتۆرە چیمەن حەسەن وەکو پسپۆڕی نەخۆشیەکانی جمگە و ڕۆماتیزم دکتۆرە سڵاو لەبێت و بەخێر بێت. سڵاوێنیتان باش سپاس بۆ میوانداری. زۆر سپاس. دکتۆرە با سەرەتا بزانین نەخۆشی دەردەشا چییە؟ باڵێ دەردەشا کە بە عەرەبی پێڵن دائەلمەلوک جۆرێکی ڕۆماتیزمەیە هەوکردنی جومگەکانە لە دەرئەنجامی نیشتنی مادەیە کە پێوترێ یوریک ئەسید. یوریک ئەسید با بڵێن وەکو خوێ وایە کریستاڵێکی پێ کریستاڵە بیزەوت وەکو خوێ وایە هەرچ کاتێ لەش زۆر وەربگرێ یان کەم بیکاتە دەرەوە ینی گورچی لە نەیکاتە دەرەوە حەزی لەکوێیە حەزی لە جومگەکانە کە پلەی گەرمای تیایە کەمە وەکو با بڵێن پەنجەی قاچ کە سارترین شوێن ینی سوڕی خوێنی کەمە جومگە وردیلەکان. بەڵام ئەگەر ئەمە هەر چارەسەر نەکرا هەموو جومگەیەکی لەش ئەم کریستاڵی تیانیشێ کە نیشت کریستاڵەکە با بڵێن ئەو پرۆتینانە چالاگەکە کە هەوکردنەکەن بۆیە وردە وردە با بڵێن پێڵم پرۆ ئینفلەمەتەری سیتۆکاین ئەو پرۆتینانن کە هەوکردن لە لەشاکەن ئەو پرۆتینانە کە لەو مەنتیقەیە کۆبنەوە ئێسقانەکە خۆن لەبەرەوە ئەگەر یەکێ دەردەشای هەبێ مەسەن بە زۆری لە پەنجە گەورەی قاچە ئێسقانەکەی تیشکی بۆ بگرە خوراوە چۆن مشک قبلە پسکی دەگرێ هەرواشی پێڵێن ئەوە چاڵیەکە لەبەرەوەی لە هەر شوێنێ بنیشێ ئێسقانەکە تووشی داخورانەکە بەڵام بە یەکەم جارنا ئەبێت دووبارە بێتەوە هەوکردنەکە زۆر بێ نەخۆشەکە هەستی پێکە ئاوساوە گەرمە ئەسووتێتەوە دەسی لێبەی ئەگریا ینی پیاوم بینیوە گریاوە ونە بە ئازارە ینی بزەڵە دۆکو ئاگرێک بکەی بەسەر ئێسقانەکە و بیسووتێنی لەبەرەوە بەڵام وەگوتم هۆکارەکە تەنها خواردن نییە یعنی زیاخۆری نییە بەعزێ کەس گورچیلەی نایکاتە دەرەوە دواترینە سەر هۆکارەکان بەڵام کەم جومگەیە زۆرتر ئەگەری توشبوونی بە دەردەشە یا گەورەی قاچ پەنجە گەورە هۆکار نەموویت ئەوانەی کە سەرمایان زۆرترە بێ هەر شوێنێ سووری خوێنی کەم بێ باڵێن خوێن بە خێرایی نەڕوا و بە خێرایی نەگەڕێت و بە هەموو شوێنێکە چێ بە یەکسانی بەڵام ئەکیید فەرق هەیە لە بینی شوێنە بەرزەکان و شوێنە نزمەکان چکە کێشی زەوی کاریگەری لەسەر ئێمە هەیە خۆشە دیقەت بە سەرما زۆرترین شوێن سڕ بێ پەنجەی قاچ و دەسا ئەو سەرمایە یارمەتی نیشتنی ئەو کریستاڵایە بڵێن یوریک ئەسیدەکە بەرەو پەنجەی قاچ یەکەمە باشە دواتر لێو ئەگوازرێت بۆ جومگەکانی دواتر کە درێژە خایەنێ ڕێژەیەکی زۆر خۆی طبیعی لە پیاوە ئەبێ 7 میلیگرام پێر دەسی لیتەر بێ لە ئێمەی ئافرەت 6 چکە ئێمە ئیسترۆجینمان هەیە ئیسترۆجین زۆر هۆرمۆنێکی پیاوانە و باشە بۆ ئێمە ناهێڵە یوریک ئەسید بنیشێ کەواتە لە پیاوانە ئەگەری توشبوون زیاترێکەوە ئێمە بەس دوای ئەوەی کە سوڕی مانگانە نامێنێ یان بە بۆ ماوەیی ئەنزایمێک هەیە لە جگەرە کە یارمەتی هەرسکردنی یوریک ئەسیدەیە ئەمەمان کەم بێ ئەوە لە گەنجە ئەگەر نا ئەوەی کە تووشیە بێ ئەبێت تەمەنی وەسەد بێ ینی 45 پیاو زۆرتر لە ژن چکە ئێمە هۆرمۆنی ژن پرۆتێکتڤە ئەمان پارێزێ نەهێڵێ ئەم با بڵین کریستاڵە تووشی هەوکردنمان بکە. زۆر باش با بێنە سەر تەندروستی ئێسکەکان خواردن کاریگەری هەیە لەسەر تەندروستی ئێسک بەدڵنیایی لەسەر ژیانمان نەک بەس ئێسکەکان لەسەر ژیانیشمان کاریگەری هەیە بەدڵنیایی بەگشتی هۆکارەکان ببوورە پێوان هۆکارەکان بۆ دائەلمەلوک یا بۆ دەردەشا چییە؟ هۆکارەکە ئێمە بەس وە ئەزانین ئەڵێ بەخوا گۆشت زۆر زۆرەخوا بەس گۆشت هۆکارە بۆ ئەوەی کە تووشی دەردەشابینیان هۆکاری تریشی هەیە نەخێر یعنی با بڵێن توێژینەوە زانستی تازەکان دەریان خستووە خواردن لە یەک کاریگەری هەیە با بڵێن گۆشت بە گۆشتیشەوە بە گۆشتەوە بەڵێ ئەوەی کە زۆر کاریگەری هەیە یەکەم کاریگەری فیلتەری گورچیلەکان یعنی گورچیلە وەکو مەسفی وایە وەکو بێژن وایە شتەکانە کاتە دەرەوە کاتار نەخۆشی گورچیلە هۆکاری سەرەکیە تۆ کە مەسفیەکە گیرا بە هیچ شتێ ناکاتە دەرەوە لەگەڵ یا یوریک ئەسیدیش ناکاتە دەرەوە. دوو لایفستایلی ئێمە مەسەلەن ئەگەر بە من بڵێ کێ زۆر توژە بێ قەڵەوەکان زۆر توژە بن زۆر خۆرەکان بەڵام سەبەب ئەوە نییە کا با بڵین خواردنی زۆر خواردەوە ئەوەنە زیایی هەیە ئیتر با بڵین کەجگەر مەسئولە لە با بڵین شیکردنەوەی خواردنەکان فریا ناکەوێت زۆر زیاد خۆی بەعزێ جار نەخێر خواردنی ژنیە من دەرمانێک وەرەگرم یوریک ئەسید زیاد کا بە تایبەتی ئەوانەی کانسەر دەرمانەکانی کانسەر یوریک ئەسید بەرزەکەنەوە بەعزێ نەخۆشی هەر خۆی
ینی مەسەڵی ئێسقانەکە ئاخورێ بەعزێ نەخۆشی کانسەر خۆیان یوریک ئەسید ئەڕێژن بەبێ ئەوەی نەخۆشەکە گۆشتیشی خوارد دەبێ کەواتە یان لەش زۆر دروستیەکە بە هۆکاری نەخۆشی یان گورچیلە کەم ئەیکاتە دەروانی ئەمە هەواڵێکی خۆشە بۆوانی کە حەزیان لە گۆشتە و نەخۆشی دەردەشایان هەیە بەڵام چەند بخۆن بۆیان هەیە بە یاعتیادی بیخۆن بەڵام نابێت زیاخۆری تیاکە یعنی زیاخۆری چەنە زیاخۆری ئاخر هەر کەس بەپێی لەشی خۆیەتی یعنی هەموو شتێ نە هەرگۆشت تۆ زیابخۆی زەرری هەیە با خواردن بە ئاو چەند مویمە تۆ زۆر خۆی تووشی تەسەممە بی لەبەرەوە ئەوەی کە بەڕێنمایەڵێ ئەڵێ من دایم بە نەخۆشەکان ئەڵێم مەسەن تۆ ئەمڕۆ داوەتی حەزل لە کەبابە بخۆ چەند کەبابە خۆی بیخۆ بەڵام هێلکە مەخۆ نۆگ مەخۆ نیسنگ مەخۆ پاقلە مەخۆ ئەوانش هەر پرۆتینن باڵێ ئەین لە ڕۆژێکە هەموو پرۆتینەکان بەیەکەوە مەخۆ لە شت ئۆکەی وەریەگرێ و کاتە دەرەوە بەس تۆ هەموو پرۆتینەکان مثلەن بەیانی هێلکەت خواردنی و ڕۆ فاسۆلیا و گۆشتە خۆی ئێوارە پاقلەی کوڵاوە خۆی زیانی زۆرە ئۆڤەرە کاتە نەخۆشەکان کەین بۆی ئەو ڕێنمایانەیان پیاڵن کە جێبەجێ بکەن تا چەند جێبەجێ ئەکەن ئەوانەی دا ئەلملوک زۆربەی پیاوەر حەزی لە ڕێنمایی نییە حەزی لی نییە ژن زۆرتر مطیعاوە لە هەموو بەحسەکانی شاهەیە خۆشیان ئەڵێن ئەڵێ خۆی چیشمان نەخواردووە بەڵام ئەمە عیلاقەی نییە باهینەوە بە با بڵین چەند جێبەجێیەکە ئەوە کەوتۆتە سەر مستەوای سەقافی شەخصەکە یعنی هەموو کەسەکانی کە تێگەن و محتەمن بە ژیانی خۆیانەوە هەر خۆیان پابندن بەوەی کە پێویست ناکات لە ڕۆژێکا پێنجنەوە ئەپرۆتین بخۆی بەس بە عام پیا زۆر ئیلتیزام ناکات کاتە پێویستێمە ڕۆژانە کە خواردن ئەخۆین خواردنەکەمان ڕاستە هەمە ڕنگ بیانەوەی کە ئێمە ئەیخۆین جیازی جیاواز بێت بەڵام پێویستە ڕێژەکەی بزانین کە من چەندێک ئەخۆم و چی ئەخۆم لەو ڕۆژەیە زۆر تەواوە چییە خۆی تو چەنە خۆی چکە لەشی من بەقەی توی ناوێت تۆ بەقەی ینی هەر زۆر گرنگە تۆ بزانی توانای تۆ چەنە و چەنت پێویستە ڕاستە ینی لەوانەیە ئەمە قورس بێ ینی چکە تۆ لە بواری طبیا ئیژنەکەیت ئەمە زۆر قورسە بەڵام هەموو کە دەزانەیە کە تۆ زیاخۆریەکەی گێژەبی خۆلەبی وەنیە ئەبێ بزانی بە چەند تێرەبی لەوەش گرنگتر لە دائەلملوک ئاوە زۆر مهمە یعنی یەکێ لە سەبەبەکانی چالاکبوونی دائەلملوک لە ڕەمەزانایە چکە تۆ 15-16 سعات ئەو ناخۆیتەوە زۆر خەتەرە باشە کەواتە ئەو خواردنەوە زۆر باشە بۆ کەسانی کە تووشی دەردەشات ئەمە یەک دوو ئەگەر نەخۆش بی مەسەلەن تات هەبێ لەرزت هەبێ ئەها دەرجەی حرارەتە ئەو کات ئەو لە لەش تا کەمە بێ زۆر عارق بکەیتەوە لە هاوینە چالاگە بێ دائەلملوکەکە ئەنیڵ هیچم نەکردو بەخوا گۆشتیشم نەخواردوە بەس چالاکە بەس تۆ زۆر عارق بکەیتەوە لەشت خەستە بێتەوە کات باڵێن ئەو کریستاڵە زۆرترە میشە باشە دکتۆرە باست دەپاقلە کرد کەواتە پرۆتینی ڕوەکیش بە هەمان شێوە زیانی هەیە بۆ ئەوەی کە یان هۆکارە بۆەوەی کە تووشی دەردەشابین هۆکار نییە ئەمان ئەیروژێنن هۆکارەکان بۆ ماوەیین وەگوتم یان لەش زۆر دروستەکە بەهۆی نەخۆشی یان گورچیلە کەمەکاتە دەرەوە ئەوە هۆکارە یعنی ئۆڤەر پرۆدەکشن لە بەعزێ دەرمانی کیمیایی کە وەریەگری ئەوانەی کانسەر یان ئەندەر ئەکسکریشن کە گورچی یارمەتیەیە بۆ زیاتر بۆ زیادکردنی بەس نەوعێکەیە ئەمە بۆ ماوەیە تۆ ئەنزایمێکە لە جگەرتان نییە کە نییە بەبێ ئەوەی ینی زیاخۆریشن نەکردە بەس ئەو ئەنزایمە نییە پرۆتینەکە شی بکاتەوە لەبەرەوە زیاد یانیمێنێت لە لەشا زۆر دروستە بێت کە زۆر دروست بوو ئەو کات باڵێنێکە بە دائەلملوک و ئەمیشە باشە دکتۆر ئێمە هەندێک کەسە بینەوەی کە تەمەنێکی مناڵیشیانە بەڵام هەمیشە بەدەست ئازاری ئێسکیان بەدەست ئازاری جومگەکانیانەوە ئەناڵێنن ئەتوانین بڵێن ئەو کەسانن کە خۆراکی تەندروستیان نیە یاخود جوڵەی تەندروستیان نیە و ئەگەر ئەمە ببەستینەوە بە وەرزشکردن تا چەند گرنگە بۆ ئەوەی کە جومگەکانمان تەندروست بن هەر لە مناڵیەوە ئەمە زۆر کەسمان بینم تەمەنێکی زۆر مناڵی هەیە بەڵام دەیماڵە قاچمێشە دەیماڵە ئێسقانەکان مێشە دەیماڵە ئەژنۆمێشێت باڵێ خۆی ئازاری ئێسقان لە تەمەنی مناڵیە بەس ئازارێک کە زۆر سەغڵەتینەکە لەگەڵ گەشا ئازاری ئێسقان دروست دەبێت یعنی یەکێک لە هۆکاری ئازارێکی کەمی مامناوەند لە مناڵە گەشاکە ئۆکەی ئەمە باش بەس ئەگەر ئازارەکە بوو بە درێژخان و بە تایبەتی مناڵەکە چالاکی کەم بۆوە ئەوە بە هەند وەرەگیرێ خواردن و وەرزش تەواوکەری یەکن یعنی قەت باسی خواردن ناکەین بە بێوەرزش من خواردنیش خۆم و هەردانیشم ئێسقانی تەندروستم نییە ئێسقان کاتێ تەندروستە کە من لەگەڵیشی بجوڵێم طبیعەتی ئێسقان وەکو سیارە وایە سیارە تا لێی بخوڕی مەکینەکەی باشترە ئێمەش عینەشتین تا بجوڵین یعنی تەندروستی ئێسقانمان باشترە تۆ سەیری خەڵکە کۆنەکان بکە با پیرم و ئەوان
ئەمانە زۆر تەندروست بوون چکە سیارە نەبووە لایفستایلیان ئاکتیو بووە سەیری ئەم جیلە ئێمەژنا لە ئێمە مناڵتر هیچی تەندروست نییە چکە دانیشتە شتێک کەواتە جوڵە بۆ ئێسقان لەگەڵ خواردن هەردووکیان تەواوکەریەکن بتەوێ هەر با بڵێن تەندروستیەکی باش دەبێت ئەبێ ئەم دوانە بەشێک بێ لە ژیانت خواردن هەماڕنگ بەقی پێویستی خۆت جوڵە بەقی توانای خۆت ینی من بۆم نییە وەکو عمری تۆ ڕاضە بکەم چکە من لە تۆ گەورەترم هەر کەس بە پێی توانای خۆی چکە ئۆڤەریش خراپە یعنی من زۆر وەرزش کۆم تاکید بە تووشی و کردنە بم لەبەرەوە بێت بزانم توانای من چەنە چەند وەرزش بۆ من باشە دکتۆرە ئەڵەی جوڵە بەڵام زۆر بە پێوەستانیش ئەکرێت بڵین یارمەتی دەرە بۆ زیادبوونی ئەو کەسانی زیادبوونی ڕێژەی دالملوک لە جەستەیە بە پێوەوەستان هەموو زۆرەکان خراپە لە زمنیا بە پێوەوەستانیش هەموو زۆرەکان هەموو یەبێ وەک پێموتی بەسەر من نتوانم نیو سعات بۆسم تۆ توانی سعاتێ من بیکەم بە سعاتێ نەخۆشەکەەوە میتریانە ژن و مێشەیان قاچم تۆ عینەشت بیکەی بە 2 سعات احتیمالە پشتت شوێنێکت بێشێ ئەو بە دڵنیایی هەموو زۆرەکان خراپە بەس وەک پێموتی علمیەن ئەوەی کەستان دەرا مەسەلەن نیو سعات بە پێوەبی ئەبێ 5-6 دقە ئیسراحەت بکەی لە یەکێکی هێڵتی بەس مەسەلەن من قاچم تەواویە نیو سعات زۆرە بۆ من ئەبێ خۆم بزانم بچەند هەموو زۆرەکان خراپە زۆر دانیشتن زۆر وەستان زۆرەکان باشنین باشە لە ئەم شەو بکەمەوە لەسەری لە توێژینەوەی کە ئاڵێ خواردنەوە کۆلیەکانیش یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ زیادبوونی دەردەشا لە جەستەیە بەدڵنیایی بە تایبەت بیرە پڕە لە پیورین ئەو مادەیە کە لە لەشە ئەگۆڕێ بۆ یوریک ئەسید بە تایبەت بیرە یعنی بە ئێمە کە ئەدڤایزێن وەسەن هەیەڵێ ویسکێ خۆم ئۆکەی یعنی تۆزێ باشە حەقم نییە ینی ئەوە شتی شخصیە یان شەرا بەخوا ئەمانە عیلم زۆر ناڵێ خراپە بەس بیرە تاکیدی لەسەرەکە بیرە یەکێکە لەوانەی زۆرترین ئەتاکی ینی نەوبەی دەردەشات بۆیە لەبەرەوەی پڕە لە پیورینیش ئەو مادەیە کە جگەر هەزمێک کابێ بە یوریگەسید کە بەرز بووە دەردەشاکە هارە بێ بەڵێ بەگشتی خۆی باش نییە خواردنەوە بەڵام ئەوە زەوقی شخصیە کە یانی بەدڵی خۆیەتی بابێنە سەر چارەسەرەکان بەس پێش چارەسەرە پزیشکەکان پێم خۆشە باس لە کۆمەڵە چارەسەرێکی دیکە بکەین هەومان کە سۆشیال میدیاکەینەوانێ کۆمەڵێک پیجی ئۆنلاین بینین کۆمەڵێک ڕێکلامە بینین کە بۆ بابەتەکان نەکرێت لەوەی کەدا ئەنرێت من ئەم دەرمانم بەکارهێناوە من ئەم شروبەم خواردۆتەوە من ئەم گیا دەرمانیم خواردۆتەوە ئێستا جملەکانم هیچ کێشەیەکیان نەماوە کە بە تایبەتی ئەمە لەوانەیە ئەو کەسانەی کە بە ساڵاتچوون زۆر بەکاری بهێنن هەنەجار ئەکەونە ژێڕکەفی ئەو ڕێکلامانەوە کە ئەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئایا ئەم دەرمانانی کە بەکار ئەهێنرێت بەڕێکارە تەندروستەکان بەکارهێنرێت ئایا ڕاستەخۆ کارەکاتە سەر جملەکان بە تایبەتی زۆربەی بۆ ئەژنە بەکارێن کە دووسێ کەسیش داوانن کە ڕێکلامەکە کا پێشەوە ئەژنۆم وا بووە بەڵام مەسە هیچ ئازارێکم نەماوە لە ئەژنۆم و لە جونگە و لە ئێسکەکانمەوە زۆر سوپاس بە ئەو پرسیارە زۆر مهمە هەموو ئەو دەرمانانەی لە سوشیال میدیایان مەسەلەن شەریکاتی دەرمان خۆی ڕێکلامی بۆکە هیچی توێژینەوەی زانستی نەیسەلمانەوە کە ئەمانە چارەسەرن هەمووشی لە گایدلاینی ئێمە یعنی لە یاسا و ڕێساکانی کە ساڵانە ئێمە مەسەلەن هەریەکە و هینێکمانێ ئەسۆسییشنێک کە ساڵانە یان 4 ساڵ جارێ پێمانەڵێ ئەم نەخۆشیە بەم لاینە چارەسەر بکە ئەم دەرمانە ئەم 4 ساڵە باش بۆ بەس توێژینەوە و توێتی خراپە هیچ یەکێ لە یاسا و ڕێساکان ناڵێ ئەو با بڵێن پێڵەن سەپلیمنت یان سەپلیمنت یعنی تەواوکەری خۆراکی هیچیان چارەسەر نین ئەڵێ لە 150 خەڵک لەوانەیە سوودی لێ ببینێ بۆ کەمکردنەوەی ئازار بۆ ماوەیەکی کەم لە 150 پلاسیبۆ یعنی هیچ ئیژ ناکا بەس نەفسیەنەڵێ ئەوی زۆر باشم ئەمەسەلەن تۆ شتێ ئەچیتە شوێنە دڵی خۆشەڵی وەڵا ئازارم نەمای خۆی چ نەخواردووە ئەمە نەفسیە هەندێکجار عیلاجەکە کە بەکاری هێنی هێشتا عیلاجەکەلاتی لە قورگ نەچوو بێتە خوارەوە زۆر باشم ئەو پێڵێن پلاسیبۆ ئیفێکت هیچ یەکێ لەم دەرمانانە بە تایبەتی ها گلوکۆزامین و کۆندرۆتین سەلفەیت و ستادی زۆر هەیە ئەڵێ لە ستەیجی بیدایی سوانی جونگا لە گەنجێکە احتیمالە ئازار بۆ ماوەیەکی کەم بکاتەوە بەڵام کەی دوای 3 مانگ تۆ 3 مانگ دەرمانێگە خۆی لە 150 احتیمالی ئازار بخۆ بەڕاست سۆڵێ بخۆ وەنیە تۆ 3 مانگەمە خۆ یعنی بەڕاستی ئەم سەپلیمنتانە بۆ بە بەڵایەک نەخۆشەیەت بۆ لای من دەرمانی منی وەستانوە ئەڵێ وەڵا ئەوە زۆر باشە یەڵم دکاتە مێ کاتە ئەمە ئازارشکێنی کاتیە نەک ئازارشکێنێک بەلۆی کە کۆتایی بەو ئازارە بۆ کێشە و گرفتانی ناوجەسەد بهێنێت وەک پێ دەڵێم ینی ڕیکۆمێند نەکراوە کە ئەمە چارەسەرە و ئەمانە بزنسە ئەمەی ئێستا کە هەیە بزنس دەزانێ ینی واڵێن تیجارەتە ئەمە تیجارەتە بۆ پارە پەیاکردن
بەعزێکی زەرەریشی هەیە بەس ئەوانەی لای ئێمە زەرەری هەیە باڕاستگۆ بم چکە بە کوالیتی کۆنتترۆل ناڕە بەس لە ئەوروپا ژەمە هەیە ینی بۆ بە بزنس بەس ئەقل لە هەلەوێ کوالیتی کۆنتترۆل هەیە دکتۆرە لە ناو هەموو چارەسەرانەیە بەکارهێنانی زەرو چارەسەرە بۆ دەردەشا زەروونە زەرو بۆ کلامێکی زۆر زۆری بۆ ئەکرێت کە بۆی کە لە دەردەشا ڕزگارە دەبێت چارەسەر ببیت وەرە زەرو بەکاربێنە من نایزان باڕاستگۆ بەڵام زەرو ئەوەی کە با بڵین ڕەبتی کەی بە زانستی تۆبەوە ئەو کەسانەی خوێنیان خەسە هەیە لە خواییەوە خوێنی خەسە هەیە مەسەلەن خڕۆکە سوورەکانی با بڵین پێڵم پۆلیسایتیمە المهم ئەمانە دائیم سەرێشە و عەسەبیەتیان هەیە لە عیلمیشا خۆڵێ خوێنەکەی دەربێنە مثلەن ئێمە بنەخۆشکە ئەڵین بڕۆبیوە بۆ بانقی خوێن خێرە مثلەن نەخۆشیە نەزیفە ئەیەیتێ ئەوە عیلمیە ئەینەن فکرە ڕاستە زەرۆکەش خوێنەکەمژێ بەس بۆ چییە بۆ ئەوەی خوێنی خەسە زوو چ عیلاقەیەکیەوە هەوکردنە یعنی دەردەشا ڕۆماتیزمی پەیوەندێکی بە دەردەشاوە نییە هیچ پەیوەندی خواردنی شیرینی بۆ هەموو کەسێک خراپە بە بڕی زۆر بە بڕی کەم لەژەیەوێت کە تۆ وزە لە شیرینی وەرەگری بەس شیرینی یەکێکە لە مشکلەکانی ئەم عەسرا کە تۆ دانیشی بەڵام دکتۆرە کە ئێستا باسی شیرینەکەین باسی شەکر ناکەین کە ئەڵی شیرینی بۆ جەستەمان پێویستە باسی شەکرەکەیت نەخێر باسی شووتی و کاڵک و هەنجیر و ئەم شیرینیانە هەنگی سروشتیەکان مثلا لەوانەیە کەسێکە بێت چاپ خوا گەر ئایارێکی تێکە بە بیکە بە دوو ئایارە بەس بڵێ دکتۆرە وتۆتی شەک شیرینی پێویستە بۆ جەستەمان بەڵام شەکر پێویست نییە بۆ جەستەمان لەبەرەوەی لە خواردنی سروشتیە بۆ خوێژ ئەمە ڕاستە یعنی ئاوی ئێمە زۆر کانزایتیایە زۆر خوێمان ناوێ ینی هەموو ئەو میوە و سەوزەی کەی خۆین و بە ئاوی ئەم وڵاتە ئاوەیرێ زۆری خوێتیایە لەبەرەوە خوێژ زۆر زەڕوو نییە هەر دوکانەمە پێ بە هیچ جۆرێک لەگەڵ بەکارهێنانی خوێ و شەکران نییە بەڵێ من ناڵم قەت نایخۆی هەموو شتێ بە خوێ خێش بە معنە ینی ئەبێ هەموو شتێ تامی هەبێ بەس ئەوەی ئێرە مبالغەی تایە یعنی لەم وڵاتە زۆر مبالغە لە شیرینی و لە سوێریاکرێ کە هەردووشی شەکر و زەختە کاتەوە یعنی پرۆڤ بۆ هەموو کە زەیزانێ بۆ کەسانێک کە تووشی ئازاری جونگەکانە بن بە تایبەتی ئەژنۆیان هەندێک جار چارەسەرەکی ئەوەیە کاڵنە بێ کڵاوی ئەژنۆ بگۆڕێت ئەمانە تا چەند چارەسەر و لە چ قۆناغێکی چارەسەرەکەی هاجێبەجێ ئەکرێت هەموو نەخۆشیەکان بە ئێمە باسی ئەژنۆ بکەین سوانی ئەژنۆ کە لە هەمویان زۆرترە سوێ بە تایبەت لە کوردی داماوە چکە لایف ستایلمان غەڵەتە ینی شێوازی ژیانمان غەڵەتە ئەمە 4 دەرەجەی هەیە دەرەجە 1 و 2 کە بڵین ئەو کڕکڕاگەی کە بە کۆتایی ئێسقانەکەی بە حاڵ تەنک بۆتەوە تا هیلاک نەبی زۆر ئازار دروست ناکات شەو خەبەرت ناکاتەوە ئەوە ئەتوانی بە وەرزش و ڕێنماییەکان مەسەلەن نەبێ لایف ستایلت بگۆڕی مەسەلەن لەسەر کورسی نوێش بکەی توالێتت غەربی بێ پێڵاوەکەت با بڵین طبی بێ طبیش نەبێ ژێرەکەی شەوگە زۆر بند بێ ینی ڕق نەبێ ئەمە ئۆکەی بەس کە گەیشتە مەرحەلەی 3 بۆ 4 3 لە قەڵەوەکان 4 لە هەموو کەسێکە قەڵە و زەعیف ئیتر ئەو ئێسقانە کڕکڕاگەکەی پێوە نەماوە کە پرۆتێکراوە ئێسقان و ئێسقان ڕێناکەون ئەوە تەبیعەتی ئێسقان وایە ئێسقان بەر ئێسقان بکەوێت زۆر بە ئازارە وەکو دانێشەوایە کە گەیشتە ئەو مەرحەلەی تر نەخۆشکە ناتوانێت بشخەوێ ئەبێ بگۆڕێ زۆر باشە ینی عیلم خۆی ڕیکۆمەندی کردووە کە گەیشتە ئەو مەرحەلێ بۆی ژیانی ئاسایی هەبێ ئەو دەرزێکە کرێ بۆ ئازاری و وابزانام جونگەکانە دەرزێکە کرێت لە پاشنەی قاچە درێ ئەو دەرزیای زیانی هەیە سوودی هەیە دڵنیایی زیانی هەیە هیچ شتێ نییە زیانی نەبێ تۆ کەنانی ژە خۆی بەعزێکی زیان بەخشەوەنیە ئەیکەواتە چۆن بەکارهێنرێ بۆ نەخۆشەوە دەرزی دائیم بۆ جونگەکان ئەمە لاست چۆیسە ینی ئەخیر ئیختیارە ئێمە دەرمانەیەین ڕێنماییین وەرزشدانین ئەگەر لەو مەرحەلەیە باشنم ئەگەر پابند بێت زۆریان باشە بن بەس کە پابند نەبوو یەکی لە ناشرینیەکانی تەبیعەتی ئێمە زۆر حەزمان لە شتێ خێرایە هاڵەن سەوری و فەوری ئەمە کە ئەیکەی کۆرتیزۆنە کۆرتیزۆن زۆر بەقووەتە هەوکردنەکەی ئەو مەنتیقەیە بەڵام تاکەی ماگزیمم 6 هەفتە دوایە وە خۆی لێتەوە وەکو بڵێ بەنجێکی کاتیە ئێمە زۆر نایکەین زۆر جار نەخۆش خۆی داوایە هەر لەسەر خواردن شتێکی تریشم بیرکەوتەوە ئەڵەن قاچی مریشک زۆر باشە بۆ جمگەی بۆ لینجی جمگەی ئەژنۆکان ئەمە تا چەند ڕاستە ئەوەنە ڕاستیانە خەڵکیشمانێ بەڵام ئەشبینی میشمانە کە خەڵک زۆرەی خوا ئەڵە لەبەرەوەی بۆ لینجی باشە بۆ جمگەی ئەژنۆکان بامێ باش بامەیەکی ترەوە سەر باش ئەمانە هەموو ئەو خواردنانەی کە کانزاکانی تیا بە تایبەت کالیسیۆم و ڤایتامین دی زۆر باشە بۆ ئێسقان چکە یەکێک لە پێکهاتەی ئێسقان جگە لە پرۆتین و کۆلاجینەکان کالیسیۆم و ڤیتامین دی فۆسفۆرە بەڵام خۆشەت نییە بمژرێ بەڵام ئەمە بەشێکی زۆری کورد ڤیتامین دی کەمە ڕاستە هۆکاری زۆرە
مثلەن تەلەوسی بیئا ئێمە ناچینە بەرخۆر دائیم لە بەر شوشەین سانسکرین بەکارێنین دژە خۆر ڕاستە یعنی ئەمە بەداتا نەک ئێمە خۆ جنوب لە ئێمە گەرمترە جنوب لە ئێمە زۆرتر ڤایتامین دی دفشنسی هەیە و هۆکارەکەی عنی ماڵتی فاکتریاڵە عنی هۆکاری زۆرە بەس ئەوەی کە زۆر ڕەبتیەکەین یەکەم ئێمە لەبەرەوەی زۆر گەرمە ناوێرین بچین چکە ئەسووتەی بەڕاستی خۆ سەرەتانی پێستەکە ئەڵتراڤایلێتی تیا ئەگەر بۆ ماوەیەکی زۆر لێت با سەرەتانەکە دوو یەکێ لە هۆکارەکان کە تازە کەشف بووە PCBA ناهێڵێ ئەو تیشکەی ئەڵتراڤایلێت بی کە پێویستە لە ژێر پێستا بمژری و کۆلیکالسیفیرۆڵ یعنی 7 هایدرۆکسی کالسیفیرۆڵ بکا بە ڤیتامین دی ئەو بڕە درێژیەی نییە کە بگات لەبەرەوە تۆ لەبەرە تاویشی دروست نابێت. دەستخۆش دکتۆرە لە کۆتایی پێم بڵیت چی باشە بیخۆین زۆرمان باسی خواردنەکان خراپە گۆشت و نازانوانە کابڵین هۆکارێکن بۆ زیادبوون ڕێژەکەی زیاکەن بەرچەند باس لەوە کرد کە هۆکارێکی سەرەکی نییە بەڵام ڕێژەکەی زیاکات بەڵام چی باشە بیخۆین لایفستایلی ژیانمان چۆن بێت بۆ ئەوەی کە دووربین لە نەخۆشی دەردەشا بە تایبەتی هەموو شتێ بخۆ بەس بە بەعقل چیت حەز لێیە بیخۆ بەس ئۆڤەر مەکە یعنی لە عیلمە خوای گەورە ئەو شتانەی درستی کرد هەمووی بۆ ئێمەیە و هەر یەکەی سوودێکی هەیە یعنی مەسەڵەن بڵێن ئەم خواردنە ئەوەی تیا لە ژێوێ ئەوی تر شتێکی تریتیا بەڵام وەگوتم ئەبێ بەقەی پێویستی خۆت کاتە هەموو شتێ بخۆ بەڵام زیاخۆری لە هیچ شتێکا مەکە و محاولە بکە ڕقت لە هیچ شتێ نەبێ مەسەڵەن بڵێ ئەوە ناخۆمەوە وایە بەس بە شەرتێ پێت بکەوێت چکە مەسەڵەن نەخۆشیە من ناتوانم شیر بخۆم سکمێش ڕاستەکە ئەگەر پێت بکەوێ هەموو شتێ بخۆ لایف ستایلت چەنە خۆی ئەوەنە وزە سەرفکە ئەو کات قەڵەو نابی وزە شەرت نییە بەس بچی بۆ جێم مثلەن لە ماڵەکە پیاسە بکە دوو وەرزش بکە تۆزی هەڵپەڕە مهم وزە سەرفکە یەکێ لە گەورەترین مشکلەی ئێستای ئێمە لایفستایلمان تەندروست نییە خەتای خۆمان نییە یعنی خاصن لە هاوینە تۆ بەو گەرمایە ناتوانین بە پێ بڕۆی بەڕاستی بەس ئەتوانی شەو تۆزێ ڕۆیشتن بکەی کە فێنکترا و ئەتوانی وەرزشێکی بەسیط بکەی و بە هاوین زۆر مەخۆ زۆرتر شلەمەنیەکان خۆ چۆ پێویستت پێ نیە سەرفی ناکەی و بیرت بێ کە تۆ زۆرە خۆی زۆرتر حۆلە بێ و کاتەر حەز لێ بخەوی لەبەرەوە کەمخۆری دائیمخۆری هەمە چەشن بە وەرزشت هەبێ بەس بەقەی توانای خۆت دەستەکانە خۆش بێت تەندروستێکی باش بۆ هەمووانە خوازین دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوە